نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لو تاري جمعي رابردوا باسي دعاء بارانو من كرت كأبي تنها وتنها داوا لخواي گەورە بکەین و لەخوای گەورە بپارڕینەوە. دوعا و پاڕانەوە کۆمەڵێک ئادابی هەیە. هەر کەسێک کە دوعاەکە پێویستە ئەم ئادابانە پەیڕەو بکە و جێبەجێی بکە بۆ ئەوەی کە خوای گەورە وەڵامی دوعا و پاڕانەوەکانی بداتەوە و لێ قبوڵ بکات. یەکەم ئاداب، ئەگەر توانرا کاتێک کە دوعاەکەی دەستنوێژت هەبێ باشترە. بەبێ دەستنوێژیش دوعا و پاڕانەوە لە خوای گەورە ئاساییە، بەڵام ئەگەر بە دەستنوێژەوە بێ لە بەرۆی عیبادەتە باشترە و چاکترە. ئەگەر کرا ڕوود لە قیبلە بێ، ڕوود لە قیبلەیش نەبێ، ڕوود لە هەر شوێنێک بێ کاتێک کە ئەپاڕیتەوە لە خوای گەورە ئاساییە، بەڵام باشتر وایە لە کاتی پاڕانەوەیە ئەگەر گونجا بۆت ڕوو لە قیبلە بکەیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن لكل شيء سيدا وإن سيد المجالس قبالة القبلة. فەرمێ هەموو شتێک گەورەی هەیە، گەورەی مەجلیسەکان ئەوەیە کەوا ڕوود لە قیبلە بێ. باشتر وایە لە کاتی دوعا و پاڕانەوەیە ڕوو لە قیبلە بکەی ئەگەر بۆت گونجا. دەست بەرزکردنەوە، ئەگەر توانیت کاتێکە لە خوای گەورە ئەپاڕێیتەوە دەست بەرزکەرەوە لە خوای گەورە بپاڕێرەوە. لە هەندێک حاڵەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کردو و پاڕاوەتەوە بەبێ ئەوەی دەست بەرزکاتەوە، و لە هەندێک حاڵەتیشە دەستی بەرز کردوتەوە لە خوای گەورە پاڕاوەتەوە دەستی بەرز کردوتەوە، و لە حاڵەتی وایشە بۆ وەکو وتاری جومعە کە دوعای کردو لە خوای گەورە پاڕاوەتەوە تەنها پەنجەی شایەتمانی بەو شێوازە بەرز کردوتەوە. بۆیە ئەگەر کرا کاتێک کە دوعاەکەی بە شێوازێکی گشتی دەست بەرز بکەیتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا سألتم الله فاسألوه ببطون أكفكم ولا تسألوه بظهورها. کاتێک کە دوعاەکەن و لە خوای گەورە ئەپاڕێنەوە ناو لەبتان بەرزکەنەوە بۆ ئاسمان بەو شێوازە، نەک پشتی دەستان. بەم شێوازە کە پشتی دەست لە ئاسمان بێ هەڵەیە، ئەبێ ناو دەست لە ئاسمان بێ، بەو شێوازە دەست بەرزەکەیتەوە لە خوای گەورە ئەپاڕێیتەوە. لە نوێژی بارانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاد دەستی بەرز کردوتەوە تا سپیایی بنباڵی دەرکەوتووە، ئەوەندە دەستی بەرز کردوتەوە بۆ ئاسمان و لە خوای گەورە پاڕاوەتەوە. لە کاتی دوعا و پاڕانەوەیە دەنگ زۆر بەرز نەکەیتەوە. تۆ داوا لە خوایەکەکەی کەوا ئاگای لێتە کە دوعا و پاڕانەوەکەت ئەبیستێ، پێویست ناکە زۆر دەنگ بەرزکەیتەوە، بە تایبەتی لە شوێنێکی قەڵەباڵغا سەر لە خەڵکی بشێوێنی یا عیبادەت لە خەڵک تێک بدەیت، بەڵکو ئەو نەدەنگ بەرز ئەەکەیتەوە کە خۆت جۆت لە دەنجی خۆت بێ. خوای گەورە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب. ئەی محەممەد صلی الله عليه وسلم کە بەندەکانی من پرسیانی منیان لێت کرد ئەوە من لیان نزیکم، بە عیلم و زانیاری، بە بیستن و بینین، بە توانا و دەسەڵات، بە ویست و ئیرادە خوای گەورە لێمان نزیکە. دوعاکان ئەبیستێ نابێ ئینسان دەنگە دەنگ بکا و دەنگ زۆر بەرز بکاتەوە، چ لە کاتی زیکرە چ لە کاتی دوعایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لە کەسانێ بوو کە زیکریانە کرد، الله ئەکبەریانە کرد، زۆر دەنگیان بەرزە کردەوە. فەرمووی یا ئەیها الناس اربعوا على أنفسكم
إنكم لا تدعون أصما ولا غائبا أي خەڵکی لەسەر خۆتان هەرا مەکەن ئێوە دوعا لە خوایەک ناکەن کەوا نەبیستێ یا ئاگای لێتان نەبێ إنكم تدعون سميعا بصيرا قريبا وهو معكم ئێوە دوعا لە خوایەکەکەن کەوا هەموو شتێکە بیستێ هەموو شتێکە بیستێ هەموو شتێکە بینیە نزیکە لێتانەوە و لەگەڵتانە بە عیلم و زانیاری بە بیستن و بینینی بە توانا و دەسەڵاتی بۆیە نەهی لێیان کرد کە زۆر دەنگ بەرز مەکەنەوە واتە لە کاتی دوعا و پاڕانەوە نابێ زۆر دەنگ بەرزکەیتەوە یا لە کاتی زیکردکردنا بە دەنجی بەرز زۆر دەنگ بەرز نەکەیتەوە پێشەوەی دوعا بکەی حەمد و سەنا و ستایشی خوای گەورە ئەکەی سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا دەی صلی الله عليه وسلم دوای ئەوە دوعا ئەکەی ئیمامی عومەرە فەرمێ إن الدعاء موقوف بين السماء والأرض لا يصعد منه شيء حتى تصلي على نبيك فەرمێ دوعاکان لە نێوان زەوی و ئاسمانە ڕائوەستێنرێن هیچی بۆ لای خوای گەورە بەرز نابێتەوە تا سەڵەوات لەسەر پێغەمبەر نەدەن صلی الله عليه وسلم واتە پێشەوەی کەوا دوعا بکەی حەمد و سەنا و ستایشی خوای گەورە بکە سەڵاواتی لەسەر پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم دوای ئەوە تەوەسول ئەکەی لە خوای گەورە ئەپاڕیتەوە بە ناوە جوانەکانی ئەڵێی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت بۆ خاتری صفاتە بەرزەکانت بەو شێوازە دوعا ئەکەی خوای گەورە فەرمێ ولله الأسماء الحسنى فادعوه بها خوای گەورە کۆمەڵێک ناوی جوانی هەیە ئێوە بەو ناوە جوانانەوە دوعا لە خوا بکەن و تەوەسولی پێ بکەن و خۆتانی پێ لە خوای گەورە نزیک بکەنەوە داواکردن لە خوای گەورە ئیلحاحکردن تایە جارێ 2000 3000 چەندەها جار دوعا و پاڕانەوەکە دووبارە بکەرەوە بێزار نەبی لە دوعاکردنە کە قبول نەبوو یا گیرا نەبوو یا ئەو شتەی داوای ئەەکەی جێبەجێ نەبوو دووبارەی کەرەوە بەردەوام داوا لە خوای گەورە بکە بێ ئومێد مەبە إذا سأل أحدكم فليكثر فإنما يسأل ربه پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێ لە ئێوە ئەگەر داوای کرد پاڕایەوە با داوا زۆر جار داوا بکە زۆر کات داوا بکە بەردەوام دوعا بکە و داوا بکە لە بەروی تۆ لە خوای گەورە داواکەی چەندێ داوا بکەیت و بپاڕیتەوە ئەوە عیبادەتە و خواپەرستیە و بە ئەجر و پاداش بۆت ئەنووسرێ و خوای گەورە پێی خۆشە چەندێ زیاتر لە خوای گەورە بپاڕیتەوە زیاتر خوای گەورە خۆش تێوێ لە خوای گەورە نزیک ئەبیتەوە و وتمان خوای گەورە بە یەکێ لەو سێ شێوازە ئیلا وەڵامت ئەداتەوە کاتێک کە دوعا ئەکەیت یەقینت هەبێ دڵنیا بە لەوەی کە خوای گەورە وەڵامت ئەداتەوە بێ ئومێد نەبی هەرگیز دوعا بکەن و یەقینتان هەبێ دڵنیا بن لە 100% خوای گەورە وەڵامتان ئەداتەوە بەو شێوازە دوعا لە خوا بکە بێ ئومێدت هەبێ بە خوای گەورە ڕەجاءت بە خوای گەورە هەبێ یەقینت هەبێ کە خوای گەورە لە بەروی وعدی داوە بەڵێنی داوەکەوە ئودعونی ئەستەجیب لەکم ئێوە دوعا لە من بکەن منیش وەڵامتان ئەدەمەوە لە کاتی خۆشیە ئەبێ خوای گەورەت لە یاد نەکەی زۆر کەسەیە هەتا لی نەقەومێ هەتاوەکو شپرزە نەبێ هەتاوەکو توش سەغڵەتی و ناڕەحەتی و بەڵاو موسیبەتێ نەبێ لەخوا ناپاڕێتەوە شتێکی چاکە لەو کاتانە لەخوا پاڕێتەوە بەڵام بۆ ئەوەی دوعا و پاڕانەوەکانت قبول بێ ئەبێ لە کاتی خۆشیە خوای گەورە لەبیر نەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من سره أن يستجاب له عند الكرب والشدائد فليكثر من الدعاء في الرخاء هەر کەسێ پێی خۆشە لە کاتی تەنگانە و سەغڵەتی و ناڕەحەتی و بەڵاو موسیبەتە خوای گەورە دوعاکانی قبول کە با لە کاتی خۆشی و فەرەحیە زۆر دوعا بکە با هیچ بەڵاو موسیبەتێکت بەسەرەوە نەبێ با هیچ کێشە و مشکیلە و گرفتێکت نەبێ تۆ هەر دوعا بکە و لە خوای گەورە بپارڕێرەوە لە کاتی خۆشیە خوای گەورە لەبیر مەکە خوای گەورە لە کاتی سەغڵەتیە ناڕەحەتیە فریاد ئەکەوێ وەڵامی دوعا و پاڕانەوەکانت دەداتەوە تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة لە کاتی خۆشیە خوای گەورە بناسە خوای گەورە لە یاد مەکە خوای گەورە لە کاتی سەغڵەتیە فریاد ئەکەوێ وەڵامت ئەداتەوە یونس عليه الصلاة والسلام کاتێک کە کرایە ناو دەریاکە و حوتەکە قوتی دا خوای گەورە دواتر کە ڕزگاری کرد ئەفەرمێ فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون واتە ئەو حاڵی وابووە لە کاتی خۆشیە خوای گەورەی لەبیر نەکردووە سبحان الله کردووە زیکری خوای گەورەی کردووە لە خوای گەورە پاڕاوەتەوە لەو سەغڵەتیە خوای گەورە فریای کەوت و ڕزگاری کرد ئەمە هەندێک لە ئادابەکانی دوعاکردن پێویستە ڕەچاو بکرێ چەندێک توانیت جێبەجێی بکە
ئەو کاتە نزیکترە کە خوای گەورە وەڵامی دوعا و پاڕانەوەکان بداتەوە و فریاد بکەوە قبوڵی بکات. هەندێک کات هەیە ئینسان لە هەموو کاتێکا دوعا بکە، لە هەموو حاڵەتێکە لە خوای گەورە بپارێرەوە، بەڵام هەندێک کات هەیە تایبەتە زیاتر دوعایان تیا گیرا و قبوڵە، ئەلەو کاتانە بگەڕێ زیاتر لەو کاتانەیە دوعا لە خوا بکە، ئەو کاتانە هاتە پێش بیقۆزەرەوە لە دەستی مەدە تایە لە خوای گەورە بپارێرەوە. یەکەم کاتێ لە ڕۆژی عەرەفەیە. ڕۆژی عەرەفە ڕۆژێکە کە دوعای تیا قبوڵە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەفضل الدعاء دعاء يوم عرفة. باشترین دوعا و پاڕانەوە ئەو دوعا و پاڕانەوەی لە ڕۆژی عەرەفەیە ئەکرێ. جا چ ئەوانەی کەوا لە ماڵی خوای گەورەن و لە حەجن یا ئەوانەی لە ماڵی خۆیانن لە ڕۆژی عەرەفەیە دوعا بکەن و زیاتر بپاڕێنەوە. لە مانگەکانە لە مانجی ڕەمەزانە پیرۆسترین مانگە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا دخل شهر رمضان فتحت أبواب السماء. کە مانجی ڕەمەزان هات دەرگاکانی ئاسمان ئەکرێنەوە بۆ قبوڵبوونی دوعا، بۆ وەرگرتنی کردەوە چاکەکان و دەرگاکانی بەهەشت ئەکرێتەوە. مانجێکەکەوە ئینسانی مسلمان تایە زۆر بپارێتەوە لە خوای گەورە. لە ڕۆژی جومعەیە کاتێکی تایەکەوە دوعای تیا قبوڵە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن في الجمعة لساعة لا يوافقها مسلم يسأل الله فيها خيرا إلا أعطاه إياه. ڕۆژی جومعە کاتێکی تایە هیچ مسلمانێ نییە دوعا بکاو لە خوای گەورە داوای شتێکی چاک بکە بەسوود بۆ خۆی ئیلا خوای گەورە وەڵامی داتەوە. وهي ساعة خفيفة. کاتێکی کەمە، کاتێکی زۆر فراوان نییە، کاتێکی تەسک و کەمە. لە ڕیوایەتێتر ڕوونێکاتەوە فەرمێ يوم الجمعة 12 يعني يريد ساعة. ڕۆژی جمعە 12 کاتە، هەر بە سەعاتی ژلێکی دێتەوە تقريبا 12 ساعاتە. لا يوجد مسلم يسأل الله عز وجل شيئا إلا آتاه الله عز وجل فالتمسوها آخر ساعة بعد العصر. فەرمێ هیچ مسلمانێنیە لەو کاتەیە دوعا بکە ئیلا خوا وەڵامی داتەوە، ئیلا دوعای ژیراەکە بە دوای ئەو کاتەیە بگەڕێن لە 2 سەعاتە لە دوای عەسر، واتە پێش مەغریب بە سەعاتێ یا کەمتر لە سەعاتێ. ئەو کاتە لە ڕۆژی جومعەیە کاتی قبوڵبوونی دوعایە. هەموو هەفتەیەک ئەم کاتە دووبارە ئەبێتەوە. پێویستە ئەلەو کاتانەیە بەشتی ترەوە خۆت سەرقاڵ نەکەی، خۆت مەشغوڵ نەکەی، ئەو نیو سەعاتە دابنیشە، ئادابەکانی دوعاکردن لە خۆتا جێبەجێ بکە، لە خوای گەورە بپاڕێرەوە، ئینشاءڵڵا خوای گەورە وەڵامت ئەداتەوە و دوعاکانت قبوڵ ئەکات. لە بەرەبەیانە کاتێکەکەوە هەموو شەوێک دووبارە ئەبێتەوە کە ئێمە تایە خەوتوین بێ ئاگاین، بەڵکو هەیە لەو کاتەیە خەریکی تاوان و مەعسیە و خراپەکاریە. کاتێکەکەوە شەو بکەی بە 3 بەشەوە 2 بەشی بڕا و بەشێکی بمێنێ، ئەلەو کاتەیە خوای گەورەدا ئەبەزێت. ينزل ربنا تبارك وتعالى كل ليلة إلى سماء الدنيا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو شەوێک خوای گەورە دا ئەبەزێ بۆ ئاسمانی دنیا، دابەزینێک کە شایەن و لایەق و گونجاوە بە گەورەی و عەزەمەتی خوای گەورە لە دابەزینی هیچ لە دروستکراوەکان ناچێ و چۆنێتەکەیشی خۆی نەبێ کەس نایزانێ. حين يبقى ثلث الليل کاتێکەوە یەک لە سەرسەی شەو ئەمێنێ فيقول من يدعوني فأستجيب له. خوای گەورە فەرمێ چێ دوعاکە، چێ ئەپارڕێتەوە وەڵامی بدەمەوە. من يسألني فأعطيه. چێ داوا ئەکا پێی بەخشم. من يستغفرني فأغفر له. چێ داوای لێخۆشبوونەکە لێخۆش بە. خوای گەورە بانگ ئەکا لە مسلمانان چ پێویستیەکتان هەیە، چ دوعایەکتان هەیە، چ داواکاریەکتان هەیە، لەو کاتانەیە لە خوای گەورە بپاڕێنەوە، خوای گەورە وەڵامتان ئەداتەوە و دوعاکانتان قبوڵ ئەکات. ئەو کاتانە هەوڵ دەینتیایە بەخەبەر بین، هەر هیچ نەبێ نیو سەعاتێک پێش بانگی بەیانی هەڵبسی دەستنوێژێ بگری، چەند ڕکاتە نوێژێ بکەی، لە خوای گەورە بپاڕیتەوە، کاتی قبوڵبوونی دوعایە. ئەو هەموو پێویستەیەکەوە هەمانە بەرزیکەینەوە بەلای خوای گەورە، دەرگاکانی ئاسمان ئەکرێتەوە، خوای گەورە وعد و بەڵێنی داوە قبوڵی ئەکا وەڵاممان ئەداتەوە، داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکەین. خوای گەورە خۆی ئەفەرمێ چێ داوا ئەکا تا لێخۆش بوو. داواکارین لە خوای گەورە دوعا و پاڕانەوەکانمان لێ قبوڵ کات، دوعاکانمان نەگەڕێنێتەوە، پێویستیەکانمان جێبەجێ بکات. آمين والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. كاتي تر لو كاتاني كوا دعايتي قبولا لكاتي بانغدانا، كاتي كوا بانغ أدري لدواي بانغدان
كسنة صلوات لسر في غمردي صلى الله عليه وسلم اللهم رب هذه الدعوة التامة أخواني لدعاء أو بخوت دعاءك في غمري خواه صلى الله عليه وسلم فرمي إذا نودي بالصلاة فتحت أبواب السماء واستجيب الدعاء كاتيك بان أدري درجا كاني آسمان أكريتوا ودعاء قبول أبيه ألو كاتانيا هول بدا كجود لبانغ ولامي بانغ كبدر وتاكوتاي ودواتر صلوات بدا ودعاء تايبت بخوينا ودواتر بخود دعاء بكل أخوي جورة بباريروا كاتيك دعاء قبوله لبين بانغ قامته كبانغ درا حتى قامتك ري ألو ماوية دعايتي قبوله دانشتويت لمزقوتا ألو كاتيا بخد دعابك يا لمالوي لا يرد الدعاء بين الأذان والإقامة في غمري خواه من صلى الله عليه وسلم لبيني بان قامتا دعاء ردناك ريتو خواهي قورة دعاء قبول أكاد لكاتي الروبا روبونو لقل كافران بباورانا لكاتي جنگا ديسانوا خواهي قورة دعاء قبول أكاد أفرمي اثنتان لا تردان أو قلما تردان دوشت هيا دو دعاء هيا رد ناكرينوا يا بكمي رد أكرينوا يشي لوانا الدعاء عند النداء دعاء لكاتي باندانا وعند البأس لكاتي جنگ شر برانبر كافران بهمانشي ودعاء قبول أبد لكاتي باران بارينا أو كاتي كوا باران أباري رحمتي خواي قوردا أبزي دعايتي قبوله للروايات ترى فرمي ووقت المطر لكاتي باران بارين اطلبوا استجابة الدعاء عند التقاء الجيوش وإقامة الصلاة ونزول الغيث إيوا دعاء بكنوا لخواي قورا ببارينوا لكاتي الروبربونو لقل كافران لكاتي قامت كردن بونيوش لكاتي بانغا مبستي ولكاتي باران بارينا دعاء قبوله لكاتي الروجوش كانن للرمزان بيا لغير الرمزان هر كاتي بالروجو بي كالروجوش كان دعاء قبوله بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي ثلاث لا ترد دعوتهم سيكا سن دعايا رد ناكريتو الصائم حين يفطر يشي لوانا كسيكا كبروجو لكاتي بروجبوني الروجو أشكينيا خواهي قورة دعاء قبولكات والإمام العادل كسي فرمان رواية كار بدستي دات perwer خواهي قورة دعاء قبولكات ودعوة المظلوم كسي استمي لي بكريا ظلمي لي بكريا دعاء بكا لظالم خواهي قورة دعاء قبولكات يرفعه الله فوق الغمام خواهي قورة لسر هوركان دعاء برزكاتوا ويفتح لها أبواب السماء درقا كان يسماني بؤكاتوا ويقول الرب وعزتي لأنصرنك ولو بعد حين خواهي قورا فرمي سوين بعزتي خوم أقر لداها توشا بيبيا سرد بخم تولى لزال مستمكار بسنم لكاتي سزديا هر كاتي سويتا سزدوا بتعبتي لنيوجي سنتا سزده كانت دريج بكروا دعايتيا بك ولخواهي قورتيا ببارروا أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء لها محالته كإنسان لخواي قورا نزيكتر بي لكاتي سزدايا بويا فرمي الزور دعاي تيابكن وأما السجود فاستهدوا فيه في الدعاء لسزدايا كوشش بكن خوتان ماندوكن دعاي زور تيابكن دعاي تيا قبوله لكاتي سفرا كلمالي خود لشاري خود دور أكويتوا لو كاتانيا خواي قورد لبير بي دعاء بك خواي قورد دعاء قبول أكاد 3 دعوات مستجابات لا شك فيهن سيجور دعاء هيا دعاء سيجور كس قبول وقماني تانية دعوة الوالد دايكو باو كدعاء بمنالي خوان بكن خواي قورا دعاء قبولكات ودعوة المسافر كسيك مسافر بي ولا سفر بي دعاء بك خواي قورا قبولك ودعوة المظلوم كسيش كظلم مستمي لكرابي دعاء بك خواي قورا دعاء قبولكات باس ما كد لكاتي جيبزيكردني سنتا كسيكوا بيوز بسنته وسنتكاني في غمري صلى الله عليه وسلم زندوب كاتوا لخويا جيبزي بك بانغوازي بو بك برغري لي بك امانيش خواي قورا خوش يعني اوي ودعاء قبولك كفرمي ولا ان سالني لو اعطينه ولا ان استعاذني لو اعيذنه اجر اما دوام لي بك والله ادم واجر بنام بي بغري بناي ادم لا دوای نوێژە فەرزەکان حەدیسی لەسەر هاتووە بەڵام زانایان دوو تەفسیریان هەیە یەکیان ئەفەرموون لە دوای سەلامدانەوە هەیشیان ئەفەرمێ لە پێش ئەوەی سەلام دێیتەوە لەو کاتێشا دوعا قبوڵە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیاری لێکرا یا رسول الله صلی الله عليه وسلم أي الدعاء أسمع چ دعایەک زیاتر گیرا ئەبێ قبول ئەبێ فەرمووی جوف الليل الآخر لە شەوە وەکو باسمان کرد بە تایبەتی سێیەکی شەو بمێنێ ودبر الصلوات المكتوبات ولا دوای نوێژە فەرزەکانیش دعاء قبوله جا هەیە لە زانەکانە فەرمێ
مەبەز لە دووبور لە پێش سەلامدانەوێت لە دوای تەحیات لەبەرەوەی حەدیثێتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی تەحیاتەکە کە تەحیاتەکە تەواو بووە فەرمێ ثم ليتخير أحدكم من الدعاء أعجبه دوای ئەوە کە تەحیاتت تەواو کرد بۆ خۆت دوعا بکە و لە خوای گەورە بپارێرەوە چ دوعایەکت پێخۆشە لە خوای گەورە بپارێرەوە دوعای پێ بکە. ئەمە هەندێک لەو کاتانەی کەوا دوعای تیا قبول ئەبێ وتمان هەوڵ دەی بگەڕێ بە دوای ئەو کاتانەیە یا ئەو کاتانە هاتە پێشەوە لە بیری نەکەی بیقۆزیتەوە دوعاکانتی تیا جێبەجێ بکەی ئادابەکان پەیڕەو بکەی بەڵکو خوای گەورە وەڵامی دوعاکان بداتەوە. هەندێ مانع و ڕێگر هەیە لەوەی کەوا دوعا قبول نابێ بە یارمەتی خوای گەورە لەوتاری داهاتووە ئەگەر خوای گەورە تەمەنیدا باسی ئەو ڕێگریانە ئەکەین بۆچی هەندێک جار دوعا و پاڕانەوەکانمان قبول نابێ خوای گەورە وەڵاممان ناداتەوە. بە هەر حاڵ ئەگەر ئادابەکان جێبەجێ بکرێ ئەگەر ئەو کاتانە لەو کاتانەیە دوعا بکەی ئومێد ئەکرێ ئینشاء الله خوای گەورە وەڵامی دوعاکان بداتەوە و پێویستیەکانمان بۆ جێبەجێ بکات. داواکارین لە خوای گەورە وامان لێ بکە هەمیشە خوای گەورەمان لە یاد بێ. یا ڕەبی خوایە تۆ لە یاد نەکەین، یا ڕەبی خوایە دوعا و پاڕانەوەکانمان قبول بکەی، یا ڕەبی خوایە پێویستیەکانمان بۆ جێبەجێ بکەی، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. هەر کەسێک نەخۆشە خوایە شیفای خێر و بەپەلەی بۆ بنێری ئێش و ئازاری سەرشانیان سووک بکەی لەسەریان لای بێی. یا ڕەبی خوای هەر کەسێک کێشە و گرفت و مشکلەی هەیە بۆ چارەسەر بکەی. هەر کەسێ دڵتەنگ و خەفەتبارە یا ڕەب العالەمین دڵخۆشیان کەی. هەر کەسێ قەرزارە دانەوەی قەرزەکانیان بۆ ئاسان کە یارمەتیان بدەی. هەر کەسێک مناڵی نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشی. هەر کەسێک مناڵی هەیە بۆی ساڵحکەی، مناڵی مسلمانان بپارێزی، خاک و وڵات و میلەتمان بپارێزی، ئەمن و ئاسایشمان بپارێزی، زیاتر جێگیر و سەقامگیری کە یا ئەرحەم الراحمین. یا ڕەبی خوای هیدایەتی گەنجەکانمان بدەی، یا ڕەبی خوای پیرەکانمان ئاخر خێرکەی، یا ڕەبی خوای ئافرەتان پڕ حیشمەت و حکمت و داپۆشراوی بکەی، ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خۆتمان بۆ ببارێنی بڕژێنیتە سەرمانە بێبەشمان نەکەی لە ڕەحمەتی خۆت. آمین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.